گۆرانیە تایبەت بوو سپۆنسەری ئەم بەرنامە بۆ فەرشی شاهانە کاکە سامانی خۆشەویست کاکە سامان خاڵی فرۆش وەروە تایبەتە بۆ ئیستودیۆ ئاکسباران کاک ئومیدی ئێرانی و هاوڕێکانی پێشکەشیان بێ تایبەتە بۆ تەشریفاتی ئەوین کاکە زانەی خۆشەویست دابەردار کاکە بورهان تاپ موزیک وەروەها هونەرمەندانی ئازیز خۆشەویست مامۆستا حسەینی فەرەجی وەروە مامۆستا ئازادی ڕووسچەنگ پێشکەشە بە هەموو لایەنگران و خۆشەویستان پێشکەشتان بێ سڵاو بۆ فەرشی شاهانە کاکە سامان مامۆستا تەیموری نمازی بەخێر بەستە سەر و سەرچاو بژی لو هالبرينا وضليان ضليان 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 بير العدسم ثانية بقوشي شعبي تومسم ثانية بقوشي لا ولا لا ويا